سڵاو، من ئەحمەد ئەندازیاری میکانیک و سێڤیس ئەدڤایزەر لە کۆمپانیای ساستوێتە. ئێمە هەر یەکەمان هەوڵ و کۆشیشمان بۆ ئەوەیە کە ژیانێکی خۆش بە تەندروستیشی باشەوە بژین. و هەر یەک لە ئێمە ڕۆژانە بۆ چەند کاتژمێرێک یاخود زیاتر بەریەکەوتنمان هەیە لەگەڵ ئۆتۆمۆبیل. کەواتە ئۆتۆمۆبیل بە شێوەیەکی ڕاستەوخۆ کاریگەری هەیە لەسەر تەندروستی هەر یەکەمان. ئەوڕۆکە دەمانەوێت باسی کۆمەڵێک لەو پارچانە بکەین کە لەناو ئۆتۆمبیلدا هەن ڕاستە بچووکن، بەڵام کاریگەریەکی ڕاستەوخۆی هەیە لەسەر تەندروستی و ژیانی هەر یەکەمان. و یەشتر لە پارچە گرنگەکانی ناوەی ئۆتۆمۆبیل کە پێویستە بەکارهێنانی ئۆتۆمبیل زۆر گرنگی پێ بدەن بۆ ئەوەی سەلامەتی بزوێنەرەکەیان بپارێزن، ئەویشیان بریتە لە پلاکی مەچینە. ئێستاکە ئەوان هەردووچیان پلاکی مەچینەن لە شێوازە زۆر لێکتر نزیکن، بەڵام ئەم پلاکیان پلاکێکی ڕەسەنە و دروستکرای وڵاتی یابانە، ئەمان پلاکێکی تیجاریە و لە بازاڕەکانی کوردستان دەفرۆشێت. جیاوازی چ لە نێوان ئەم دوو پلاکەدا؟ ئەم پلاکە لە مادەیەکی تایبەت بەرهەم هاتووە کە توانای بەرگەگرتنی پلەی گرمی بەرزی ناو بزوێنەری هەیە و هەروەها جەمسەرە سالبەکەی بە شێوازی حرفی و دروستکراوە کە ئەمە شوا دەکات کارەبایەکە بە شێوەیەکی ڕێکتر بگاتە ناوەوەی بزوێنەر. و یەکێشتر لە تایبەتمەندیە گرنگەکانی ئەوەیە کە کاریگەری ناکاتە سەر ئامێرە کارەبایەکانی ناوەوەی ئۆتۆمۆبیل. ئەم پلاکەیان پلاکێکی ساختەیە و لە بازاڕەکانی کوردستان بەسەرێکی هەرزان دەفرۆشێت، بەڵام پێکاتەی دروستکردنەکەی پێکاتێکی تایبەت نییە، واتە بەرگری ناکات لە پلەی بەرزی ناوەی بزوێنەر. و لە هەمان کاتدا زۆرجار کێشەی تاکیشکردن دەبین لە ناو مەچینەدا کە هۆکارەکەی نەدانی کارەبای تەواوە بۆ ئەوەی کە گڕ لە ناو مەچینەدا دروست بکەن. و هەروەها ئەم پلاکەیان کاریگەری دەکاتە سەر ئامێرە کارەبایەکانی ناوەوەی ئۆتۆمبیل و ویان لە دەکات تەمەنیان کورت بکەوە. کەواتە زۆر ئاگادار بین لە هەڵبژاردننی زۆری پلاکەمان بۆ بزوێنەرەکان.